نووسەرێک با بڵێن کتێبێکی جوانیە بە ناوی تۆکسیک پارنت. تۆکسیک پارنت زان یانی چی؟ دایک و باوکە بەڕێزەکان، یعنی دایک و باوکی ژەهراوی. باسی هەندێک دایک و باوکەکە بە معنای کەلیمە بە خۆیان نازانن، ژەهراویە. هەڵە سێودانیشێ بە تۆڵی هیچت یا بەسەر نییە. هەڵە سێودانیشێ ڕۆژی دەجار بە تۆڵێ تۆ نان نابێ بیخۆی. هەڵە سێودانیشێ بە تۆڵێ چی؟ بەخوا قەسەم ڕەزیل و فەسیلە بیت. هەڵە سێودانیشێ بە کچەکەیڵێ چی؟ ئەگەر بە ڕۆژ نیمەڕۆ تەلاق نەدرای هەختە قسە بکەی. هەڵە سێودانیشە لێ زۆرمان هەڵقوڕان نۆبەی تۆیە، جا تۆرە ئەو قسەت پێ بڵێن تااقەتی خوێندنت هەبێ. وایە نەخۆتان بەرنەوە مووقیفە. بۆیە ئەو عالمە قسەیەکی زۆر، کتێبەکەی تەمەن کتێبێکی زۆر جوانە، پێم خۆشە، پێم وایە کراوە بە کوردیش بە ناوی دایک و باوکی ژەهراوی، یان تۆکسیک پارنت. بە معنای کەلیمە بەڕاستی من بە مروری ژیانی خۆم، بە تەمەنی خۆم، بە هەوڵدانە پەروەردەیەکانی خۆم لە دایانگەل، لە باخچە، لە قوتابخانە، لە زانکۆ، لە پەیمانگە هەندێک دایک و باوکە بینم بەڕاستی هۆکاری بێئومێدبوونی تۆیە. یعنی ئەمەنە بە تۆی وتووە تۆ نان نابێ بیخۆی، کاسبی ناکەی، تۆ بە حیاتی ناجح نابی. یعنی سبحان الله ئەتەوێ شان بدیتە بەر ئینگلیزی، بی لە قسەکەی دایک دەکەیتەوە، ئەڵێ دایکت دەڵێ بەخوا تۆ قەت ئینگلیزی باش نابی، هەر لە خۆ تۆ سار دەبیتەوە. یان بی لە باوک دەکەیتەوە، ئەڵێ تۆ پێت ناخوێنرێ، کورەوە ڕۆڵە وازی لێبێنە وەرە لەگەڵ خۆما فیتەری بکە، ڕێک بە تایبەتی مناڵش خۆی خواخوایەتی نەخوێنێ، کورە ئەڵێ وەڵا سەد خۆزگە بە قوربان ئەو چاوات بم، ڕێک پشتی لێ دەکاتەوە. بۆیە ئەوەش خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە کە بێئومێدبوون عینەکێکی ڕەشە و بەشێکی گرنگ و هۆکارێکی گرنگی بریتێ لە خۆت، بەڵام بەشی دووەمی بنیتێ لە دایک و باوک.